يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. إمان دارانو خواناساني زور بريس لخزمت قرآن دابوين لباسي سورة يوسف دا كومالك درس بۆ دین و بۆ ژینمان وەردەگرین بە پشتیوانی خوای تاک و تەنها. گەیشتینە ئەو شوێنەی کەوا یوسف پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ داوای لێ دەکرێت لەلایەن پاشای وڵاتی میسرەوە کە بێتە دەرەوە لە زیندان. بەڵام لەبەر ئەوەی یوسف نایەوێ بەو سەمعە و کەسایەتیە لە کەدار بووە ناحەقەوە بێتە دەرەوە، ڕۆژگارێک لە ناو خەڵکە چاویان پێی بکەوێ بڵێن ئەوە ئەو کەسە بوو کە پەلاماری خاتوونی ماڵی خۆیدا بوو، ئەوە ئەو عەبدە بوو کە دەست درێژی کردبووە سەر ئافرەتی ناو کۆشکێک کە تیا خزمەت کرابوو، نەیدەویست ئەمەی لەسەر بێ. لە کاتێکا دەشی زانی پاکە یەقینی هەبوو و ماڵەکەش دەیانزانی، بەڵام ئایا خەڵکی بەگشتی ئەمە دەزانن؟ نەخێر. بۆیە بۆ پاککردنەوەی مەوقیفی خۆی، بۆ سەلماندنی پاچی کەسایەتی خۆی، بە نوێنەری پاشای وت بگەڕێەوە بۆ لای پاشات و پێی بڵێ با لیژنەی لێکۆڵینەوە پێک بێنێ. لیژنەی لێکۆڵینەوە وەکو ئەوانەی ئەم سەردەمە نا دیزە بەردەرخۆنەکردنی بابەتەکان بێ، لیژنەیەکی لێکۆڵینەوەی ڕاستەقینە لە ڕووداوەکە با پرسیار بکە. پرسیار لە چێ بکە؟ ما بال النسوة اللاتي قطعن أيديهن، پرسیار لەو ئافرەتانەی کۆشک بکە، ژنی وەزیر و سەرکردەکان کاتێک کە دەستەکانی خۆیان بڕی لە کاتی پاککردنی میوەدا. پاشا لیژنەی ئامادەکرد و ناردی بە شوێنیاندا. هەموو ئافرەتەکان ئامادە بوون. وتی ئێوە چیتان لەم بەندەیە لەم یوسفە بینیوە؟ بیڵێن بەڕاستی. هەموو بەیەک دەنگوتیان حاشا لله ما علمنا عليه من سوء، خوا هەڵناگرێ لێمان، بەخوا هەرچی خراپەیەک بێت لە بچووکەوە بۆ گەورە لەو کوڕەمان نەبینیوە، هیچ خیانەتێکمان لێ نەدیوە. چاوپاک دەستپاک داوێن پاک ئینسانێکی بە ئەدەب و بەڕەوشت. لەو کاتەدا خوای پەروەردگار هەموو ڕاستیەکانی لەسەر زمانی ژنی عەزیزی میسر دەرخست. بەڵام بەڕێزان دیقەت بدەن، مەردایەتی و جوامێری و وەفاداری یوسف لێرەدا دەردەکەوێت. بابەتە سەرەکیەکە ژنی عەزیزی میسرە، ئەو کێشەی لەگەڵ ئەوە هەبووە، ئەو پەلاماری داوە. ئەم ژنانە هەردا کۆچیان کردووە بە قسەی بکە ئەینا سجن دەکرێ، بەڵام بە پاشا ناڵێ با لەو ژنی عەزیزی میسر بپرسن. بۆ باسی ئەو ناکە؟ لەبەر حرمەتی گەورەکەی، لەبەر حرمەتی ئەو پیاوەی چەند ساڵە لە ماڵەوە خزمەتی کردووە وەکو کوڕی خۆی سەیری کردووە. هێشتا مەردایەتی و جوامێری ڕێگەی پێنادە باسی ئەو ماڵە و باسی ژنەکەی بکە، هێستا زمانی خۆی دەگرێ، بەڵام ناچاریشە دیفاع لە کەسایەتی و حرمەتی خۆی بکە. پەنا دەبا بۆ ژنەکانی تێدا لەو ژنانە بپرسن، با ناوی عەزیزی میسر و ژنەکەی دیسان نایەتەوە ناوگۆڕێت، چونکە من لە ماڵی ئەوانە نانم خواردووە. چەند خۆشە ئینسان ئاوا مرد بێ لە کانیەک پەرداخی ئاوت خواردەوە بەردێکی تێفڕێنەدەی. ئەگەر ناچاریش بووی دیفاع لە خۆت بکەی کەسایەتی ئەو نەهێنێ ناو ناوانەوە. بۆیە باسی ژنەکەی ئەوی نەکرد، بەڵام لەو کاتەدا ژنی عەزیزی میسریش ئامادەیە. عەزیزی میسر ڕەن بە جەنابتان بڵێن بە چ پلە و پۆستێک هاتووە. زانان دەفەرمون یان ڕئیسی پاسەوانەکانی پاشا بووە، واتە فەرماندەی گشتی هەموو پاسەوانەکانی کۆشکی کۆماری و دەسەڵات بووە، یاخود پارێزگاری پایتەخت بووە، محافزی پایتەخت بووە کە پاشاش بۆ خۆی لەوێ دانیشتووە، پۆستێکی هەرە باڵای هەبووە. لەو کاتەدا ژنەکە وتی، ژنی عەزیزی میسر وتی ئەلئان حەصحەص الحەق، بەخوا ئێستا کاتی ئەوەیە هەموو ڕاستیەکان دەربکەون. 7 ساڵە ئەم کوڕەمان بەناحەق کردووەتە زیندانەوە بوختانمان بۆ کردووە، ئێستا دان دەنێم بە ڕاستیەکاندا. ئەنا ڕاوەتته عن نەفسی، بەخوا من پەلاماری ئەومدا، من داوام لێ کرد خیانەت بکە، من داوام لێ کرد دەستێک کەڵاوکەین،
وإنه لمن الصادقين براستي وبدلنيا أو يوسف راز دكا حوت صال لما وبر أوان دي ودوتي والله من بيتاوانم أوج نداوي لي كردم من رام كل بري أو قصي راستا أو يوسف باكو من بلاماري أو مدا من يستم دستي خيانتي لقلتي كلاوكم بەڵێ زۆر جار ئینسان بە پەلەیە ئەڵێ خوایە فڵانشتە خۆ حەقە بۆ هەر ئێستا دەری ناخەی کاری خۆ پڕ حیکمەتە دوای 7 ساڵ دان دەنێ بە ڕاستیەکەدا خوا ئەو موقیفەش بەرز دەنرخێنێ لە قورئانە تۆماری دەکا ئەگەر حەقێک لابوو گەورەیە بڵێ واللهی من ناحەق بووم فڵان کەسی بەرامبەرم حەقە ئەو موقیفەت لە مێژوودا تۆمار دەکرێت ئەو قسەیە بە نرخە وتی ئێستا هەموو ڕاستیەکان دەرکەوتن کە پاشا ئەم دەنگ و باسەی بیست گەنجێکی ئاوا تازە پێگەیشتوو لە بەرامبەر ژنێکی ئاوا جوان و شۆخ و شەنگە چۆن خۆی گرتووە چی پلانێکی بۆ دانراوە و زیندانی کراوە بە ناحەق قال الملك ائتوني به استخلصه لنفسي سەیری وردی قورئان کەن بەڕێزان کە قورئانتان خوێندەوە جاری یەکەم مەلیک وتی قال الملك ائتوني به وتی ئەو گەنجەم لێی زیندانەوە بۆ بێنن بۆی خەڵاتێکی بکەم گەنجێکی دڵپاکە گەنجێکی زانایە گەنجێکی بێحەقد و بغزە حیفە گەنجی ئەوە لە زیندانا بێ خەڵاتێکی دەکەین و دەڕوا بەڵام ئەم جارە ناڵێ قال الملك ائتوني به استخلصه لنفسي ئەو گەنجە دەبێت تایبەت بێ بە خۆمەوە لە بارەگەی تایبەتی خۆمدا بێ لە نزیکانی خۆمدا بێ یوسف ئەم جارە کە پاچی بۆ هەموو خەڵک دەرکەوت مانیعی نەبوو ئەم جاوتی بەڵێ دێم ئەچوو بۆ لای پاشا فلما كلمه كاتب باشا گفتوگۆی لەگەڵ یوسفا کرد لە گفتوگۆ لەگەڵ هەر ئینسانێکە ڕاستەقینەی ئەو مرۆڤەت بۆ دەردەکەوێت یەکەم جارە پاشای میسر یوسف بەرەو ڕوو ببینێ و قسەی لێ ببیستێ لە کاتی قسەکردنا بۆی دەرکەوت چەندە کەسێکی بە نەزاکەت و چەندە نەجابەت و حکمت و لێزانی و دامەزراوی لەم یوسفەدا هەیە هەر یەکێک لە ئێمە خوا ڕەحممان پێ بکات لە ژێر زمانماندا شاراوینەوە واللهی وەرە نیو سعات لەگەڵ کەسێکا دانیشە یەکسەر بۆ دەردەکەوێت چەندە پاکە هەر وشەکانی ڕێزیان لێ دەبارێ دوو لە ڕووی جەنابتان یەک بە یەکتان ئینسانی وا هەیە باسی چی خراپی جەستەی ئافەتیشت بۆ دەکات لە ناو قسەکانیدا شەرم ناکە هەر یەکسەر بۆ دەردەکەوێت ئینسان چەند بە حیا و حرمەتە لە قسەیدا دەردەکەوێت لە زمانیا دەردەکەوێت چەندە ڕێز لە خەڵک دەگرێت قەد وشەی بێڕێزی بەرامبەر بەکار ناهێنێ بۆ دەردەکەوێت چەندە ئینسانێکی عالمە زانایە لە قسەکردنە بۆ دەردەکەوێت چەندە حەکیم و دانایە قسە لە شوێنی خۆیدا دەکا بۆ دەردەکەوێت چەندە ئینسانێکی خۆڕاگر و دامەزراوە فلما كلمه لە قسەکردنە پاشاش پاشای وڵاتە زیرەکە هەموو ئەم جوانیانەی لە یوسفا بینی قال إنك اليوم لدينا مكين أمين وتي أي يوسف تو لمروا لدينا يعني عندنا للاي إيما مكين خاون بلو بوستي لإستاوة تو هاولاتيشي آسايني لإستاوة تو خاون بيجي تايبتي لكوشكاكي من دا أمين حمو سرياتي كي خوم للا ضلم تو متمانة بيكراوي تو حموشتي قابيلي أوي كبيت بس بيدري ومتمانة للا دا بندري يوسف بۆ بەرژەوەندی گشتی بۆ بەرژەوەندی هاوڵاتیانی وڵاتێک کە یەک مسلمانی تێدا نییە لە هەموو وڵاتی میسرا یەک کەسی تیان نییە وەکو پێشتر عەرزم کردم بڵێ لا ئیلاهە ئیلا الله بەس یوسف مسلمانە وڵاتێک کەوا دەزانێت ڕۆژێکی ڕەشیان لە بەردەمایە ساڵانێکی گرانی دێتە ئەو وڵاتەوە بە دەگمەن قەترەیەک باران لە ئاسمانەوە نابارێ بژبارێ هیچ شین ناکا و هیچ ئاوێک ناتەقێنێ وڵات کاول دەبێ یوسف کاتێ بیر دەکاتەوە ئەو خەڵکە ڕەشوڕ و تەداماوە میلەتە کە هەم قیامەتیان سوتاوە بەهۆی بتپەرستیەوە هەر کە بمرن دەچنە جەهەنەم هەم لە دنیادا کراون بە کۆیلە و عەبد هەر کۆمەڵە خەڵک لە وڵاتە دەیخۆن ئەوەی تری هەر عەبد و کۆیلێ و بە کوش دەدرێ و شەڕی پێدەکرێ ئیشی پێدەکرێ بۆ پاشا و دەسەڵاتدارانی وڵات وتی خوای ئەمانە دنیاشیان ڕۆیشتەوە و قیامەتیشیان بڕوە دانەنیش وتاریان بۆ بخوێنێتەوە لەسەر ئاستی تاکەکەس یوسف لە زیندانە باسی یەکتاپەرستی ئەڵڵا و دەسەڵاتی خوای تاقانەی بۆ دوو هاوڵەکەی کرد بە قورئانە بیخوێنەوە بەدرێژی باسی بۆ کردن کە من مسلمان و خواپەرستم ئەو بتانەی ئێوە دایان پەرستن دەسەڵاتێکیان نییە وەرن یەکتاپەرست بن و پەنا بۆ خوا بەرن بەڵام نایە بۆ ئەم میلەتە لەم کاتەدا وتاری یەکپات تاپەرستی خوا و باسی دینیان بۆ بکە ئەی چی بکە هەڵوێستی دەبێ
هەڵوێست بە کردار نیشان دەدا نیشانی بدا ئێستا فرسەتی ئەوەیە نیشانی ئەو خەڵکەی بدەم دەستی پێغەمبەرانی خوا چپڕ خێر و بەرەکەتە بە کردار پێش قسە نیشانی خەڵکی بدەم خەڵکینە وەرن شوێنی ئەو خوایەکەون بەهاناتەوانەوە دێ و منی بۆ ناردوون بەڵێ مسلمانان دەبێت پرۆژەیان هەبێت نەک هەر خیتاب نەک هەر قسە خەڵک لە قسەدا هیچ بەرهەمێک ناچنێتەوە ئەگەر کردارێک لێ نەبینێ بۆیە یوسفی دڵپاک ئەوە ڕێبازی پێغەمبەران و شوێن کەوتوی پێغەمبەرانە بیری لەوە نەکردەوە ئەمانە مسلمانن یان نا هات فرسەتی هێنا با بمەمای ڕزگارکردنی دین و ژینی خەڵک CV پێشکەش دەکرا بۆ پۆستی دارایی وڵات وەزارەتی دارایی و ئابووری وڵات لە بەردەمی کارەساتێکی گەورەدای بەپێی ئەو خۆنەی پاشا بینیوێتی یوسف لێکی داوەتەوە چێ شتێکی پێیە زۆر CV پێشکەش کرا بەڵام CVەکەی یوسف پێغەمبەر لە هەمووان لە پێشترە بەهۆی چیەوە بەهۆی دانپێدانانی ژنەکانەوە کەوتیان وەڵڵاهی چاک خراپەمان لەم گەنجە نەبینیوە ژنی عەزیز بە زمانی خۆی وتی ئێستا ئەڕاستیەکان دەرکەوتن و یوسف پاکە و من پەلاماری ئەوم داوە 7 ساڵە بە ناحەق زیندانی کراوە ئەمە زۆر سیڤیەکەی یوسفی بە قووەت کرد کە داوا بکا بکرێتە وەزیری دارایی و ئابووری وڵات ئەینا گەنجێک چۆن دەتوانێت داوا بکا بمکەن بە وەزیری وڵات لە کاتێکا خەڵکی میسر نییە لە کاتێکا 7 ساڵە زیندانی کراوە لە زیندانەوە هاتوۆتە دەرەوە لە کاتێکا لەسەر ئاینی خەڵکەکە نییە دژی بتپەرستی ئەوانە ئەمە زۆر ئەستەمە قورسە حساسترین پۆستی وڵات هەرچی داهاتی وڵاتە بیدەیتە گەنجێکی ئاوا تازە پێگەیشتووی بت ناپەرستێ ئاینی لە هەموو خەڵک جیاوازە بە تەنها سوزدە بۆ خوا دەبا لەگەڵ کەسا بیر و باوەڕی ئاینی یەک ناگرێتەوە و پاشان لە زیندان هاتوۆتە دەرەوە ئەمە دەبێت سیڤیەکەی بەچی بە قووەت بوو بەوەی کە ئەم ژنانە وتیان ئێمە غەدرمان لێ کرد بەخوا ئەم گەنجە پاکە پاشا لێرەدا بۆی دەرکەوت ئەمە بە کەڵکی ئەوە دێ متمانەی پێ بکرێ کەسێک بەرامبەر ئافرەت خۆی گرت لە پارەدا لێ مەترسە ئەوە بۆ یەک بەیەکی ئێمە یەخوا ڕەحممان پێ بکە هەر کەسێ بەرامبەر ئافرەت نەدۆڕا تەواوی سروەتی تەسلیم کە لێ مەترسە پاشا سەیرەکە ئەم گەنجە ئەوەندە بەڕێزە حتا تەنانەت بە وشەیەکیش ئامادە نییە خیانەت لە ماڵێک بکە کە نمەکی لێ کردوون ناویان ناهێنێ بۆ دیفاع لە خۆشی ناویان ناهێنێ ئەوەندە بە وەفادارە ئەو ژنە بەو هەموو شۆخی و شەنگەیەوە کە لە وڵاتە ناوبانگی دەرکردووە داوای لێ کردووە لە کەسیش نەترساوە دەرگاکانیش داخراون هەموو شتێکی خراوەتە بەردەست بەڵام ئامادە بووە خۆشی داوێنی خۆشی دەمی خۆشی گەدەی خۆشی خەوتنی لە کۆشکەوە بگوازێتەوە بۆ زیندان بڵێ خوایە زیندانم پێخۆشترە لەوەی کە خیانەت لە ناموسی کەسێک بکەم کە دەستی حرامم بەردەستی ئافرەتێک کەوێ پاشاوتی ئەم گەنجە لەو ماڵەدا قەت خیانەتی نەکردبێ ئێستا خیانەت لە من دەکا نەبەخوا هەموو وڵاتی تەسلیم کە جارەشە خیانەت لە من ناکە بۆیە مەسەلەی ئافرەت بۆ پیا و سەنگی مەحەکی تاقیکردنەوەیە زۆر کەسێ بەرامبەر بە پارە ئاسایی دەتوانێت خۆی بگرێ بەڵام مرد کەسایەتی بەرز ئەوەیە بەرامبەر بە جنسی ئافرەت خۆ بگرێ بەتایبەت ئافرەتێکی جوان و زمان شیرین و هەموو شتێکی لە بەردەستا بێ و دەوڵەمەند بێ بۆیە مخابەراتی دنیا بەڕێزان هەموو جیهاتی هەواڵگری و مخابەراتی دنیا بۆ خستنە ژێرباری کەسە سیاسیەکان کەسە حکومیەکان زانایانی ئاینی ئافرەت بەکاردێنن ئافرەتێکی بۆ تەرخان دەکەن یەکەم جار لە موبایلەوە و لە فەیسبووکەوە و لە هاتوچۆکردنەوە حتا دەیخەنە داوەکەوە دواتر هەموو دۆسیەیەکیان لایە ئەڵێن چی بڵین بە قسەمان نەکەی هەمووی کەشف دەکەین حیات دەبین بۆیە دەبێت ئەوانەی سیاسین لە حیزبدا کار دەکەن ئەوانەی پۆستی حکومیان هەیە ئەوانەی زانای ئاینین کە قسە بۆ خەڵک دەکەن دەبێت زۆر وریای خۆیان بن نەکەونە داوی ئافرەتەوە لەوێدا مخابەراتی جیهانی لە هەموو مێژوو بخوێنەوە لەوێدا زەفەرەت بێدێنێ پاچی ئینسان لەوەدا دەردەکەوێت کە بەرامبەر بە جنسی ئافرەت خۆگر بێ نەدۆڕێ لەبەری ڕاکا بە دووی داڕانەکە بۆیە بەڕاستی پاشاوتی فەرموو چیت دەوێت لە خزمەتتان یوسف قال اجعلني على خزائن الأرض إني حفيظ عليم بە فرسەتی زانی چۆن خزمەتی ئەو خەڵکە بکەم چۆن ژیانی خەڵک ڕزگار بکەم چۆن دینی خوا بڵاوکەمەوە بەکردار وتی جەنابی پاشا یەک تەکلیفم هەیە پۆستی وەزیری دارایی و ئابووری چۆڵە بم کە بە وەزیری دارایی و ئابووری وڵات خەزنەکانم هەمووی تەسلیم کە من دوو سیفەتم تێدا یەکەم حەفیزم دووەم عەلیمم ئێستا ئەو دوو وشەیەتان بۆشی دەکەمەوە ئیمامی ابن العربی لە تەفسیرەکەیدا ئەحکام القورئان لە مجەلەدی 3 لاپەڕەی 59 دا دەفەرمێ یوسف نەیفەرموو قوربان
ئینی حەسیب کەریم، من بنەماڵەی پێغەمبەرانم، من خۆت بە چاوی خۆت بینی چەند بەڕێز و پاک داوێنم بمکە بە وەزیر. وقد كان وإن كان خو حقيقة وايا وكل صحيح بخاري دا بجمارة فرمودي 2142 هاتوا بيغمبري خواه صلى الله عليه وسلم دا فرمي الكريم ابن الكريم ابن الكريم ابن الكريم هو يوسف بن يعقوب بن إسحاق بن إبراهيم ريزداري كري ريزداري كري ريزداري كري ريزدار بريتيا ليوسفي كري يعقوبي كري إسحاقي كري إبراهيم همو بيغمبران قرآن شاهدي بو هذا بەڵام بەوە نانازێ ناڵە قوربان من لە بنەماڵەی پێغەمبەرانم چوار پشتمان هەر پێغەمبەرە ناڵە من بۆ خۆت بینیوتە چەند کەسێکی چاکم بەوانە داوای پۆست و پلە ناکە. بۆیە بەڕێزان یوسف نەیفەرموو قوربان لەبەر خاتری بنەماڵەکەم بمکە بە وەزیر، نەیفەرموو لەبەر خاتری جوانیەکەم خۆ جوانترین بوو، نەیفەرموو لەبەر پاداشتی پاچیم، نەیفەرموو زیندانی سیاسیم و 7 ساڵە گیراوم بە ناحەق با لە پاداشتی ئەو زیندانە سیاسیەمدا پۆستێکم بدرێتێ. ئەم وڵاتەی ئێمە بەم کوردستانەشەوە بەوە وێران بوو هەموو ئەو پۆستانەی کە دەدرێ بە خەڵک یان لەبەر خاتیەوەی بنەماڵی فڵان کەسە، یان لەبەرەوەی شەهیدی فڵان کەسە، یان لەبەر ئەوەی زیندانی سیاسی بۆ کاتی خۆی، یان نەبۆتە بەعسی و پێشمەرگەی شاخ و دێریم بووە، یان لەبەرەوەی کچێکی جوانە و سیمایەکی هەیە و کچە مۆدی لەو شتێکی بدەنێ. من ناڵم ئەمانە خوانە خواستە بنەماڵەی بەڕێز، بنەماڵەی شەهید، ئینسانی بەڕێز و بە حرمەت، ئافرەتی پاک و جوان، ئەوە کە پاکێتی ڕەوشتی پێش جوانی بکەوێ، سیمای بکەوێ، ئینسانێکەوە پێشمەرگەی شاخ بۆ خەباتی دێرینی هەبووە، ئینسانێک کە لەسەر کوردایەتی زیندانی کراوە، ئەمانە دەبێت ڕێزیان لێ بگیرێ، معاشێکیان بۆ ببڕەوە، خانە نشینیان کە، خزمەتیان بکە، بە چاوی حرمەت سەیریان کە، بەس نابێ پۆستیان بدەیتێ، بەس لەبەر ئەوە پۆستت دەدەمێت تۆ زیندانی سیاسی بووی، بەس لەبەرەوە دەتکەم بە وەزیر تۆ پێشمەرگەی دێرین بووی. آخر لە نەوەتەکانە ئەم کوردستانە ئەوەی لێهات نەخێر یوسف ئەوە قورئانە دەبێت هەموو مەسئولەکان بێن ئەم دەرسە بخوێنن وتی ئینی حەفیظ عەلیم. من لەبەر ئەو چوارە داوای پۆز ناکەم، من دوو سیفاتم هەیە لە سیڤیەکەمدا، یەکەم حەفیظم، دووەم عەلیم. حەفیظ یعنی چی بەڕێزان؟ حەفیظ نەیفەرموو ئینی حارس، ئەم وشانەی قورئان چەند وردن، نەیفەرموو ئینی حارس عەلیم، ئینی حەفیظ عەلیم. حەفیظ و حارس چیان فەرقە؟ حارس واتە پاسەوان، نەیوت ئینی حارس مال الدەولە، قوربان من پاسەوانی ماڵی ئەم وڵاتە دەکەم وأمنع العابثين من الوصول إليه وتبديله فحسب. بەخوا هەرچی دەستی گەندەڵکارە دەیبڕم، هەرچی دەستی خیانەتکارە دەیبڕم، تۆ من بکە بە وەزیر، بە وەزیری پارە و پۆستی ئەم وڵاتە و دارایی ئەم وڵاتە، ناهێڵم دەستی گەندەڵ لەم وڵاتەیە بمێنێ. باسی ئەوە ناکە. دەفەرمێت چی؟ ئینی حەفیظ، یعنی ئەی ئەستەثمر المال لینمو وەیەزداد. قوربان تۆ پارەم بدا دەست، خەزیێنەکانم بکە بەردەست، من خۆم دەزانم ئەو ماڵە چۆن هەڵدەسوڕێنم، چۆن زیادی دەکەم، چۆن گەشەی پێدەدەم. حەفیظ ئەوەیە، حاریز ئەوەیە، بەس پاسەوانە، نایڵێ نەخۆی دزە نەکەس دزی لە وڵاتە بکە. بەڵام حەفیظ جیاوازە، حەفیظ ئەو پارەیە نەدێ خۆی دزە، نەدێڵێت دزی لێ بکرێ وەکو خۆشی ناهێڵێتەوە. بەچی حەفیظ بوو؟ فەرمووی تەزرعونە 7 سینین دەئەبا. قوربان پێویستە هەموو خەڵکی ئەم وڵاتە کار بکە، ناهێڵم معاشی بندیوار بمێنێ، نابێت کەس لەبەر خاتی پاشا معاش وەرگرێ، نابێت لەبەر خاتی بنەماڵی فڵان معاش وەرگرێ، مەحسوبیەت و منسوبیەت لەم ڕۆکۆتایی پێدە، دەبێت هەمووی کار بکە، هەر هەموماندا دەچێنین. 7 ساڵی هەرزانیمان لەبەر دەمایە، خاکێکی بەپیتمان هەیە، ئاو زۆرە، ئەبێ 1 سانیە نەوەستین لەبەر هەمهێنان، دەئەبەدا، نابێ بڵێن ئەم ساڵ خودبان هەرچی مەغزانە پڕ بۆ گەنممان بەسە، نابێ، هەر ئەبێ داچێنین، هەر ئەبێ کار بکەین. 7 ساڵی ڕێک ئێمە کار دەکەین، بە هەمومان کار دەکەین، بە گەورە و بچووکەوە، هەر یەکە لە بواری خۆیدا. فەرمووی من عەلیمم، بە زانستی و بە بەرنامە کار دەکەم. بەچی؟ هەستەی یەک ئاەتی قورئان هەردووشانی تێدایە، فەما حەصەدتم، ئەوەی بەرهەم هات، فەذەڕوه فی سنبوله، لەناو گوڵە گەنمەکەدا هەڵیگرن، مەیبەن لێ مەکەن، جێرەی مەکەن، هەر لەناو گوڵەکەیە هەڵیگرن، إلا قەلیلا مما تأکلون، إلا کەمێکی کەم نەبێ کە لێی دەخۆین. یعنی خۆشمان لەبرسان ناکوژین، نانی جوانیش دەخۆین، بەڵام نابێ 1 پارچە نان بە فیڕۆ بچێ، نابێ 1 دەنکە گەنم بە فیڕۆ بچێ، نابێ 1 مەسرەفی زیاد و کەمالیات لە وڵاتە بکرێ، نابێ 1 مەسئول زنجیرە مۆنیکا و نەوشە و نازام چی بۆ بکڕدرێ بە دوویدا ڕاکەن، نابێ کەس ڕێگاکانی بۆ بژیرێ، مەسئول و سەرۆکی وڵات وەکو من هاوڵاتیە، نابێ بەردەمی چۆڵکەم کە بە ڕێگادا ڕۆی، ئەبێ وەکو من لە ترافیکە بوەستێ، ئەبێ ئەوانە هەمووی لابین ئەگە بتەوێ ئەم وڵاتە چاک بێ. ئەبێ هەمومان هاوڵاتین، دەخۆین، تێر دەخۆین، بەڵام نابێ مەسرەفی زیادە بکرێ.
تەماشاکە بەڕێزان چەندە دڵسۆز بی چەندە پاک بی چەندە مشور خۆر بی چەندە پاشەکەوت بکەی ئەگە بە لێزانی نەیکەی بەخوا قازان سەری مایە دەخوا ئەها یوسف هاتە بەس فەردەگەرمی لەسەر یەکدانا گەنمەکە هەمووی ئەسپێ لێدا و کرم لێدا و خەسار دەبوو عەقڵەکە ئەوەیە چۆنی هەڵدەگری بۆ 15 ساڵ بۆ 7 ساڵی داهاتوو هەمووی لە گوڵەکەیە هەڵگرە ئەوە زۆر گرنگە ئەو زانستە من بە زانست جەنابی پاشا کار دەکەم من بە عاتیفە بیر ناکەمەوە من بە قسەی خەڵک ناکەم من شتێکم پێیە بۆیە بەڕێزان هەموو کار بەدەستێکی گەورە کە سەرۆکی شارێکە محافەزەیەک هەیە پارێزگایەک هەیە ئەو پارێزگایە بە قایم قامیەتیەکانیەوە بە ناحیەکانیەوە بە گوندەکانیەوە بە سەرۆکی هەموو وەحدەی ئیداری دەوترێت چی هەمومان پێی دەڵێن محافیزی شارە ئەڵێن پارێزگارە پارێزگار جیاوازە لەگەڵ پاسەوانە بێ محافیزەکان ئەرێ بۆ پێتان دەوترێت محافیزی شار بۆ پێ دەوترێت پارێزگارەوە لە قورئانە وەرگیراوە یعنی نەک پارێزگار نابێ هەر دز بێ و هەر هیچ نەک هەرەوەی دەستی پاک بێ ئەبێ لێزان بێ چۆن داهاتی ئەو پارێزگایە بەکاردێنێ پارێزگاری وایە 100 تریلیۆن دۆلاری بدەیە وەڵا ساڵی داهاتوو وەختێک دیناری پێ نەماوە کەسێکیش ملیۆنێ دۆلاری بدەیە ئەزانێت چی پێ کردووە ئەیهێنێتە بەرهەم ئەبێت سەرۆکی وڵات سەرۆکی ئەنجومەنی وەزیران وەزیری دارایی و ئابووری بە تایبەت محافزی شارەکان و پارێزگاکان کە سوڵتەی گەورەیان هەیە لە ئاستی وەزیردا نابێ هەر دز نەبن ئەوە کافی نییە بەڵام وەڵای ئێمە لەم کوردستانە وامان لێ بەس کابرا دز نەبێ بەسە هەر مشک نەبێ بۆ گیرفانی خەڵک کاکە بەسە نەخێرەوە هەرشتا کافی نییە ئەوە کۆوە لێدێ هەموو جارە مەعاشەکە دێ لە بەغاوە 200 ملیارەکە نازام هات و تەوزیع کرا و ساڵی دیسان مانگی داهاتوو بێ پارە بووینەوە ئەبێ حکومەت محافزێکی هەبێ وەزیرێکی هەبێ وەکو یوسف بێ ئاوا بزانێت چۆن خەڵک دەخاتە سەرکار چۆن پاشەکەوت دەکات چۆن بە زانستی هەڵی دەگرێ چۆن لە تنگانەدا بەکاری دێنێتەوە ئەمە هەموو پلان دەکرێت بەڕێزان هەر ئیشێکت دا بە هەر کەسێک کۆمپانیایەکت هەیە شەریکەیەکت هەیە وەڵا خزمەتکارێک هەیە لە شوێنێکە ئەگەر سێ سیفەتی تێدا نەبوو بە خەڵک نایە الئیخلاص الأمانة الإخلاص الكفاءة جاوە مدیر ناحەیە قایم قامێک محافزێک وەزیرێک حتا عەرزم کردن ئەندامی کۆمپانیایەک شەریکەیەک یەکەمیان دەبێت دەستپاک بێ یەکەمیان دڵنیابی لێی کە دزی ناکە دووەمیان دڵسۆز بێ هەیە زۆر دەستپاکە لەوە چێ پارە لە ئەوێ بکەوێ هەڵی نەگرێتەوە بیکاتە گیرفانیەوە بەڵام دڵیشی بۆی ناسووتێ دڵسۆز نییە دیسان هەر بە خەڵک نایە ئەبێ وەکو دەستپاکە دڵسۆز بێ سێم لێ هاتووش بێ لەو بوارەدا بەخوا مدیر ناحیوان بینی و من زۆرجار لەگەڵیان تێک گیراوم وەڵڵی کابرا دز نییە داوێن پیس نییە بەو خوا دڵسۆزیشە بەڵام لێی نازانێ وەکو ورش هەر خۆی دەلێسێتەوە لەسەر مێزەکەی خۆی بەهادا بەسەر خەڵکە هەر ملیۆنێک دۆلاری بدەیە بۆ ئەو ناحیە نازانێ بەکاری بێنە نازانێت چۆن ئیستیسماری بکە ئەو وەزارەتانی وایە وەزارەتی وڵا 500 ملیۆن دۆلاری بۆ تەرخان کراوە ڕۆشنبیری وەرە بزانام کام ڕۆشنبیریت کردو وڵا بەس پارەکە خوراوە هەر نەجزراوە بەڵام بە فیڕۆ دراوە کەفاعەتی هەیە ئەم کارمەندە کەفاعەتی هەیە ئەم بەرپرسە لێ هاتووە کاکە لی نایە بە کەڵکی ئەوە نایە ئەبێ ئەو سێ سیفەتە لە هەر کەسێکانە بێ گوناحە بەخوا گوناحە ئیشی خەڵکی بخەیتە بەردەست بەڕێزان بەسەرهاتێک هەیە لە وڵاتی هیندستان ڕوویداوە وڵاتی ئینگلیز بەریتانیا بەو کەمی خۆیەوە هیندستان ئەو زەویە فراوانە خاکێکی کشت و کاڵ ئاوی زۆر بە ملیار مرۆڤی کارکەری تێدایە کەچی ئینگلیزێک کۆمەڵە سەربازی بردووە 150 دانە ساڵ هیندستانی دادۆشیوە هەرچی بەرهەمە بۆ خۆی بردوێتی هەرچی کاڵای خۆیەتی پێی فرۆشتون بەتالیۆنێکی عەسکەری لە نزیک گوندێکە پیاوێکی بەڕێز و خانەدانی وەکو جەنابتان هاتو چۆی کردوون کە ئەمانە لەم دێدان بەڵکو لە شەڕیان بەدوور بین بەڵکو لە خێریان سوودمەند بین ئەوەی کەوا پێداویستی بۆی بردوون بۆتە دۆستی ئامر بەتالیۆنەکە پێڵە من پێم سەیرە کابرای لادێی خانەدان وەکو جەنابتان پیا ماخۆڵ ئەڵێ ئێمە میلەتێکی ملیارین خاکێکی فراوان ئیشێکی کارکەری زۆرمان هەیە گەنجێکی دڵسۆز باشە بۆ ئێوە لەو سەری دنیا هاتون بەرهەمی ئێمە دەخۆن بۆ خۆمانوە لە برسان دەمرین کابرا پێڵێ ئەوە سەڵیەتی حکومەتە بەڵام تۆش پیاوێکی دڵسۆزی من یەک شتت پێ دەڵێم ئێوە زەحمەتە ببن بە هیچ تا خاوەنی ئەو عەقڵە بن وتی چۆن وتی من هەموو ساڵە دیقەت دەدەم چەند ساڵە لێرە فەرماندەی سەربازیم لادێکانی ئێوە شارەکانی ئێوە زستانان بارانی زۆری لێ دەبارێ لافاو دێ ماڵەکانتان دەڕوخێنێ ئاژەڵەکانتان دەخنچێنێ ڕۆڵە و نەوەکان و منداڵەکانتان دەبا و بێسەر و شوێن دەبن و دوای مانگێک لاشەکانیان دەدۆزنەوە بەڵام هیچ خەمێکتان نییە کوتی جا کابرێت چی بکەین کاکە جا چی بکەین وەڵا خۆ ئامادە دەکەین ساڵی داهاتووش بێ گەڕە جێشکە بەرێ ئەوەندەی کە زیانمان لێ بکەوێ وتی ئەزانی ئەگەر لە بەریتانیا وە ئێمە وامان نەدەکرد وتی چێ وتی یەک ساڵ زەرەدی لێدەین
یەک ساڵ نابێت زەرە دەکە دووبارە بێتەوە وتی بەنداومان دروست دەکرد بەنداوێک دروست دەکەم حیفە ئەو ئاوە جوانەی ئاسمان بە خەسار بچێ حیفە دووەمیان ئەو بەنداوە دێنم کارەبای لە دروست دەکەم ئەیکەم بە شوێنێکی گەشتیاری لە هاوینە دەیان خەڵک نانی لەسەر دەخوا خەڵک ئیسراحەتی لێ دەکا ئەیکەم بە بەرهەمی کوشت و کاڵی ئەو هەموو زەویە وشکەم لە هاوینە بێ سوود نامێنێتەوە ئاوەکەی بۆ بەردەدەمەوە دەیکەم بە ناوچەیەکی کوشت و کاڵی هەمیشە هاوینم دەکەم بە بەهار ئەو ئاوە جوانە بەسەر ئێوەدا دەبارێت لە جیاتی ڕەحمەت بۆتان دەبێتە زەحمەت بەڕێزان ئێمە دەڵێن بارانی خوا بەرەکەتە بەفرەکەی بەرەکەتە ئەم ڕەحمەتە دەبارێ بەس وەڵڵاهی ئەو ڕەحمەتە کە خوا بە هەموو کەسی بەخشیوە وەکو یوسف فەرمووی اجعلنی على خەزائین الأرض ئەم خەزیێنەی سەرزەویە بۆ هەموو میلەتان خوا بە ڕەحمە دایناوە ئەو ئاوە هەمووی بەرەکەتە دەبارێ بەڵام بەخوا وتارەکەم لەسەر ئەوەیە کار بەدەستی دڵسۆز و زانا خێر و بەرەکەتە بۆ وڵات ئەگەر دەستێکی خەمخۆر و زانا و دڵسۆز نەبێ بارانی ڕەحمەت لێ دەبێتە بارانی زەحمەت و لافاو وتی ئێمە یەک جار زەرەتمان لێ دەکەوی ساڵی دوم چارەسەری بنەڕەتی دەکەین بەس چەند ساڵە ئێوە هەر لافاو دەتان بە هەر چاوەڕێن هەمان مەینەتی وەکو جاران دووبارە بێتەوە ئێستا لەو لە شاری هەولێری خۆشەویستی خۆماندا بەس زەرەری ئەو لافاوانەی پێشوو 22 ملیار دینار بووە دەی ئەو 22 ملیار دینارە ساڵی داهاتوش ئەگە بارانی ڕەحمەت بارە دیسان لەوەی زەرەری ئەوەندەی کەمان لێ بکوێتەوە کۆمەڵە ماڵیکە 2000-3000 ماڵیکە وێران بێتەوە لە وڵاتان بێ و مشورخۆر هەبێ و محافزی ڕاستەقینە هەبێ ئەوەی مەبەستم شخصی تایبەتی نییە لەسەرەوە بۆ خوارێ ئەوە دێنێ ئەو 22 ملیار دینارە زەربی سێی کە بیکە بە 60-70 ملیار دینار یەک بەنداوی گەورەی پێ دروست دەکەی هەتا ئیستیفادەی لێ دەکەی جارش کەش لافاو ناتباتەوە چەندین پرۆژە و خەڵکیشی پێ دەکەیتە سەر کار خەڵک ئاوا لە وڵاتان پێش دەکەوە قورئانەکەی خۆشمان هەمووی تێدایە ئەم قورئانە کافیە بۆی ژیانی بەشەریەتی پێخۆش بێ بەڵێ هەر میلەتێ لە کاردا خۆی نەڕەنجێنێ نەوتی خوا کردی بفرۆشێ و کاڵای خەڵک بۆ خۆی بێنێ دەرزیەک بەرهەم نەهێنێ ئەو میلەتە دەبێ کاری هەر کورد بێنێ هەر بڵێ خۆزگەم بەدوێنێ یا ڕەبی خوا ڕەحممان پێ بکەی یا ڕەبی خوا لەو قورئانە شارەزامان بکەی ئەوانەی کار بەدەستی وڵاتن بەتایبەت بچنە خزمەتی و بۆ بەختەوەری دین و ژینی ئەو خۆیان و ئەو میلەتە خۆیان سوودی لێ وەرگرن یا ڕەبی خوا هەمومان لە قورئان بەهرەمەند بکەی ڕەحم بە حاڵمان بکەی ئەوەی نەخۆشە یا شافی یا الله خوا شیفای بەخێری بۆ بنێری ئەوەی دڵ بە خەمە خوا لە مەراق و گرفتاری ڕزگاری کەی ئەوەی لە تنگانەدایە خوای بێ بەهانە و هاواریەوە عاقبەتی هەموو لایەکمان بەخێر بجێڕی آمین آمین والحمد لله رب العالمين يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون